لە شاری ئەولێر و لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشیەکان پاڵاوانێتی شمشێربازیانەکانی ئەولێر بەڕێوەچوو. پاڵاوانێتەکە لە سەراستی پێشکەوتوان بوو بۆ کوڕان و کچان. چواریانە بەشداریان تێدا کردبوو، لە کوڕان 19 یاریزان و لە کچانیش 12 یاریزان. دوای 2 ڕۆژ لە ڕکابەری لە نێوان یاریزان و یانە بەشداربووەکان لە کوڕان عەبدولسەمەد لاتیف لایەنەی پێشکەوتن بۆ پاڵاوان و لە کچانیش ئیمان سەردار لایەنەی قەڵای تورکمان بۆ پاڵاوان. لا کۆتای پاڵاوانێتەکەش خەڵات بەسەر یاریزانان و ناوبژێوانان و ڕاگەیاندکاران دابەشکرا. سواز بەخوای گەورە کە توانیم بەشداری پاڵاوانەتی شمشێربازی هەولێر بکەم. سواز بەخوای گەورە کە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم بە ئەنجامی 11 خاڵ بە 15 خاڵ. بەڕاستی گرینگە پەرە بە یاریە تاچەکان بدرێتن لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش، بەڵام بە حکومە ئەو بارێکەنا لەبارە ئێستا ناتوان پەرەی پێ بدەن، بە پێی پێویست نییە. ئەوەندەی کە گرنگی بە یاریە کۆمەڵیەکان دەدرێت، گرنگی بە یاریە تاچەکان نادرێتن. ئەو پاڵاوانتێش کە ئێستا ئەمە تێیدا بەشداریمان کرد لەسەر ئاستی هەولێر بوو. سواز بەخوای گەورە کە توانیم پلەیەکەم بەدەست بێنم، دەتوان برێن بە پێی پێویست نەبووم، چکە حتمما هەموو یاریزانێک کەم و کوڕی هەیە. گرنگەوەیە بە کەم کوڕەکانمان دابڕێنەوە و زیاتر پەرە بە خۆمان بدەین یاریەکە. ئێمە وەکو لقی هەولێری شمشێربازی هەڵساین بە ئەنجامدانی و پاڵاوانێتی بۆ یانەکان شاری هەولێر بۆ ئاستی پێشکەوتوان و کوڕان و کچان. دیارە ماوەی چەند ساڵێکە لە 2015 تقریبا نەشاتاتمان وەکو پێویست نەبووە. لەبەر هەندێک کەم و کوڕیەک لەو شتانە کەرستەی و پێداویستی ئەو یاریە تۆزە گرانە و یانەکانیش تا ڕادەیەک لەبەرەوەی سەرچاوی مادیان کەمە وەکو پێویست چۆن بڵێ دامی یاریزانەکان ناکەن. یەکێتی شمشێربازی زۆر لۆدی دەکەوێتە سەر بە مەبەستی ئەنجامدانی پاڵاوانێتەکان. بەڵام سوپاس بۆ نوێنەراتی شاری هەولێر کە هاوکاری کردین بۆ ئەنجامدانی و پاڵاوانێتەوە وەکو ئەم ساڵ و یەکەم پاڵاوانێتی و بەسی ئینشاڵڵا ئەکەیت پاڵاوانێتی تکەشی بە دوادادێت. بەنسبەت بەشداریکردنەکانیش چواریانە بەشداری کردبوو، یانەکانی هەندرێن و قەڵای تورکمان و پێشکەوتن و یانەی ئەکات بوون.